لە چوارچێ ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردننی 11 ئەمڕۆ دوای نیوەڕۆ کۆمیسیۆن هەڵدەستێ بە دەرگاکردنەوەی فەرمانبەرانی سەرسندوق ئەوانەی کە خوازیارن ناوی خۆیان تۆمار بکەن و ئەو فەرمانبەرانی حکوومەت و هەروە دەرچوانی کۆلیژ و پەیمانگەکان دەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن بۆ مەبەستە هەر کەسێک کە ناوی خۆی تۆمار دەکات بەنسبەت فەرمانبەرانی حکوومەت دەبێت تەییدێک لە دایرەکەی خۆی بهێنێت و هەروە کارتی نیشتیمانی یان نفوس و جنسی عێراقی و هەروە کارتی دەنگدان لەلایبێ لەگەڵ هەویەی فەرمانگەکەی بۆ دەرچوانی کۆلیژ و پەیمانگاکان و هەمان شێوە دەبێت تەییدێک بهێنێت لەو کۆلیژێک کە دەرچووە و کارتی نیشتیمانی لە کارتی دەنگدان لە لای بێتن و تەقدیم بکاتن بەڵام بۆ ئەو کەسانی کە لە ساڵانی 2021 2023 2024 کە بەشداریان کردی و فەرمانبەری سەرسندوق بوونا بۆ ئەمانە پێویست ناکاتن کەوا مستەمسەکات بهێنن تەنها ئەو لیکەیە کە فۆرمەکەی تێدا پڕ دەکەنەوە ڕقەمی ژمارەی دەنگدەرەکەی دەنووسن بەیاناتەکەیان هەموو دەداتێ تەنها ئەو فۆرمەیە چاپ دەکەن و دەینێنەوە بۆ ئەو بنکەی کە لای خۆیان نزیکە بەڵێ لە 2006 تاوەکو 1970 لەو بینێ دەتوانن تەقدیمی بکەن.